وهروها أو عبادة شاكاني كالرمضان كردمان أو خيراتاني كبدسمان هنا أو هم أجر پاداشتا كالرمضان كومان كردوا پێویستە لە دەستی نەدەین چونکە عولەمایانە فەرموون نیشانەی قبوڵبوونی عیبادەت کە خوای گەورە لێی قبوڵ کردووی ئەوەیە کەوە حەسەنە بەعدە حەسەنە چاکە دوای چاکە چکە تۆ ئەگەر خراپەت کرد چاکەت کرد لە دوایە چاکەکە خراپەکە سەڵێتەوە و ئەگەر چاکەت کرد لەگەڵ چاکە ئەوە بەردەوامیە ئەوە ئەسڵە چاکە پاشی چاکە چکە ئەگەر چاکەکردن و حەسەنەکردن پاشەکەی خراپی بێ ئەوە خەتەرە ئەوە ماڵێرە بۆیە بێ ئاگامان لە کردارەکانمان بێ فەشەلی پێ نەهێنین ئەو ئەجر پاداشتەی کۆمان کردەکۆ نەمیکەین بە تەپ و تۆ جارێکی تر يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول ولا تبطلوا أعمالكم ئەو کەسانی ئیمان و باوەڕتان هێناوە گوێڕایەڵی فەرمانی خوا و پێغەمبەری خوا بن صلی الله عليه وسلم کار و کردەوە چاکەکانتان پوچ و بێنرخ مەکەن بەڕووپامایی و خۆبەزلزانین و پەشیمان بوونەوە و لە خێر و منەتکردن و وازهێنان لەو عیبادەت و چاکانەی کە کردوتانە چکە ئەوانە هەمووی پوچەکاتەوە کە تۆ کرداری چاکەت کردووە مانگێک لەو مانگە فەزڵ و چاکەیە کە زۆر جاری وا هەیە لە ڕۆژوە خوای گەورە ئەفەرمێ ڕۆژوو بۆ منە بەس خۆ مەزانم پاداش دەکەی چەنە لە ژمارە نایێ تۆ پاشی ڕەمەزان بیت و واز بیت و گەویتەوە گوناهبوو نەیتە مزگەوت و زکر نەکەیت و ئەوە پوشبوونەوەی عەمەلی ساڵحتە